چوار ساڵ بەسەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری ساڵی 2007 تێپەڕ بوو کە تێیدا زیاتر لە 150 خاکی باشووری کوردستان بێ ڕوبەڕووبوونەوە لەلایەن پارتی وێکێتیەوە ڕادەستی میلیشیای عێراقیەکان کرایەوە. ساڵی 2007 دوای 21 ڕۆژ لە ڕیفراندۆمە شکست خواردووەکەی سەرۆکی پارتی دیموکرات، سوپای عێراق و میلیشیا چەکدارە شیعەکان لە کاردانەوەی ڕیفراندۆمدا هێرشیان کردە سەر پارێزگای کەرکووک و لە ماوەی چەند کاتژمێرێکدا بە تەواوی کۆنتڕۆڵیان کرد. هێزەکانی پارتی وێکێتی لە تەواوی میحوەرەکان بەبێ ڕوبەڕووبوونەوە پاشەکشەیان کرد و خاک و خەڵکی کەرکووکیان بۆ میلیشیاکان جێهێشت. هێرشەکە تەنیا پارێزگای کەرکووکی نەگرتەوە، بەڵکو تەواوی ناوچە دابڕێنراوەکانی باشووری کوردستان هێرشیان کرایە سەر و بە تەواوی لەلایەن هێزە عێراقیەکانەوە کۆنتڕۆڵ کرانەوە. هەڵاتنی بەرپرسانی پارتی وێکێتی و هێزەکانیان لەو ناوچانە بە ئەندازەیەک خێرا بوو، نەیانتوانی کەلوپەل و پێداویستیەکانیان لەگەڵ خۆیان ببن. چەکدارە میلیشیاکان لەگەڵ کۆنتڕۆڵکردنی هەر بنکەیەک سوکایەتیان بە ئاڵای کوردستان دەکرد و توانجیان لە شێوازی هەڵاتنی بەرپرسانی پارتی وێکێتی دەدا، لەگەڵەوەشدا دیمەنی سوکایەتیکردنیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو دەکردەوە. ئەوەی جێی سەرنجە ئێستا پارتی وێکێتی هاوشێوەی تەواوی ئەو کارە ساتانەی بەسەرگەلی باشووری کوردستانیان هێناوە، لە ژێرناوی خیانەتدا یەکتر بە ئەنجامدانی کارەساتەکە تۆمەتبار دەکەن. پارتی بەشێک لە بەرپرسانی یەکێتی وەک خیانەتکاری 16 ئۆکتۆبەر ناوزەت دەکات. لە بەرامبەریشدا یەکێتی پارتی بە ڕادەستکردنی شنگال و مەخمور و ناوچەکانی دیکە تۆمەتبار دەکات. ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر کاریگەری گەورەیان لەسەر قەواری دەستوری هەرێمی کوردستان دروست کردووە کە لە سەرەتای ڕووداوەکاندا پێگەی هەرێمیان تا ئاستی هەڵوەشاندنەوە لاواز کرد. بە پێ و خوێندنەوانەی بۆ کارەساتی 16 ئۆکتۆبەر ئەنجام دراون دەردەکەوێت ڕووداوەکە وەک لێکەوتێکی ڕیفراندۆم ئامانجەکەی تەنیا مانەوەی سەرۆکی پارتی بوو لە پۆستی سەرۆکایەتی هەرێمدا. بەو پێی لا سەروبەندی ئەنجامدانی ڕیفراندۆم لایەنە سیاسیەکان جگە لە پارتی داوای دوورخستنەوەی مەسعود بارزانی سەرۆکی پارتیان لە پۆستی سەرۆکایەتی هەرێم دەکرد. بەو پێی ماوەی یاسایی تەواو بوو. بۆ ئەو مەبەستەش چەند پرۆژە یاسایەکیان بۆ هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم بردە پەرلەمان. دوای تێپەڕبوونی 4 ساڵ بەسەر و ڕووداوانەدا هاوشێوەی تەواوی کارەساتەکانی دیکەی کە لە مێژووی دوور و نزیکدا بەسەر کورد داهاتوون، تا ئێستا هیچ لیژنەیەکی لێکۆڵینەوە پێک نەهێنراوە و هیچ بەرپرسێکی باڵاش سزانە دراوە. ئەوەی هەیە تەنها لە چوارچێوەی تانەدان و تەخوینکردنی ئەم لایەن و ئەو لایەندا ماوەتەوە.